وڵاتی چین لە ساڵی 2023دا توانیوێتی 5,260,000 ئۆتۆمبیل ڕەوانە هەرێمی کوردستان بکات. بەم شێوەیە وڵاتی چین توانیوێتی پێش وڵاتی ژاپۆن بکەوێت لە بازرگانی ئۆتۆمبیلدا و ببێتە وڵاتی یەکەم لە جیهاندا. خاوەن پێشڕەنگە و بازرگانانی ئۆتۆمبیل بە شێوەی جیاجیا باس لە ئۆتۆمبیلە چینیەکان دەکەن. جۆسیارە سینی هاتبێتە کوردستانەوە لەم دەجۆرە دەوانەیە 7 دانە 8 دانە یعنی نەجاحەتی هێنابێ هەموو شەریکێکیش و هەموو وڵاتێکیشەکە دەنوەسیارە دەرکرد بێ هەردووانسیانێکیان نەجاحەتی کەمتری هێناوە دەوانیکە چاکوخراب هەیە لە هەموو شەریکێکە بە ئەڵمانیاتەوە بە یابانتەوە بە ئەمریکاتەوە سینیش یەکێکە لەوانە. دیمەنی یەکێک لە پێشانگاکانی تایبەت بە ئۆتۆمبیلی چینی کە ماوەی چەند ساڵێکە هێنراونەتە هەرێمی کوردستان. هاوڵاتیان خواستی زۆریان لەسەری هەیە و بازاڕیان تەنیوە. جیا لەمە ماوەیەکە مشتومڕ کەوتۆتە نێو ئەو هاوڵاتیانەی کە خوازیاری ئەم ئۆتۆمبیلانن و ئەوانەی کە خوازیاری جۆری ئۆتۆمبیلەکانی ترن بە تایبەت ئۆتۆمبیلی ئەمریکی و کۆری. خاوەن پێشانگایەک باز لە کوالێتی سیارە چینیەکان دەکات. ئەم سارانە باشترین سارن 6 ساڵات زۆر خەڵک لێی ڕازیە بەڵام ئەڵەن سینیە بە ناو سینیە شەریکەی بڵێ ئMG بڵێ ئەڵمانیا یا فەڕەنسیا یا یابانی وە کورۆلا وە کروس وەک یارس بەڵام ئەو شەریکەی سین خۆی بەس ئەو وادەکەی هەرزانتراش کرێکارەکانی بە هەرزانتر ئیشەکە سارەی سینی باشترین سارەیە چاکترین سارە خەڵک زۆر لێی ڕازیە. هۆکاری زۆری خواستی زۆر لەسەر ئۆتۆمبیلە چینیەکان لەبەر هەبوونی مواسەفاتی زۆر و کەمی نرخەکەیەتی.